بۆچی ئەم شخصیەتانە ئاوا بەرامبەر بە اسماعیلخانی سمکۆ دواون؟ یەکەم کەوتونەتە ژێر کاریگەری ڕۆژهەڵات ناسانی ڕووسەوە. ڕۆژهەڵات ناسانی ڕووس بە هەردوو قۆناغی قەیسەری و هەروەها قۆناغی کۆمۆنیستەکان لە دوای ساڵی 1970 نووسەرانیان بە شێوەیەکی گشتی ئامانج و تێڕوانین و دید و بۆچوونی هەردوو حکومەتی خۆیان قەیسەری و کۆمۆنیستیان عکسە کردەوە. لەبەرەوە ئەوان لەو دید و تێڕوانینەوە تەماشای کوردیان کردووە. رووسیاش بە درێژایی مێژووی خۆی وا تەماشای کوردی نەکردووە، نە بەکاری بێنێ وەکو پێگەیەکی خۆی وەک ژمارەیەکی خۆی لە پارسەنگ بوونەوەی هاوچەشەی سیاسی و سەربازی ئەو ناوچانەدا، چونکە ئەو ئەرمەنیشی بەدەستەوە بوو، ئاسووریەکانیشی بەدەستەوە بوو. ناوچەی ئەو نزیک بوون لێوەی ئەرمەن و ئاسووریش هەردووچیان وەکو مەزهەب ئەرتەدۆکسین. لووتکەی هەڕەمی دینی و پاپای ئەرتەدۆکسیش لە مۆسکۆیە کە پێوترە ئی ڕۆژهەڵات. ئەرتەدۆکسەکان لە ناو دینی مەسیحیەتە زۆر توندڕەون، زۆر توند و تیژن، زۆر پابند نین وەکو کاتۆلیکیەکان بەدەقەوە، بەڵام بۆ پابندبوونیان و یەکبوون و یەکگرتن و مناسەرەکردنیان هەمویان خۆیان بە یەک ئومەتەزانن. بۆیە وەکو چۆن لە جوولەکایەتیە، جوولەکایەتی بووە بە قەوم و جوولەکایەتیش بووە بە دین، لە نەتەوەی سلاڤیە کە لە مۆسکۆ دەست پێکە و هەتا ئەگاتە سربیا بە بولغار و هەنگاریا ئەوانەدا هەموویە ڕوە ئەو ئومەتە سلاڤیە وەک دینیش ئەرتەدۆکسین پشتی یەکتریان بەردەوام گرتووە. بۆیە 5,000 کەسی متەتەوعی ڕووسی بەشدار بوو لە مسلمان کوشتنە لە بۆسنە لە ناوڕاستی ساڵەکانی 1995 سەدەی ڕابردووە. رووسیا بە شێوەیەکی گشتی بەرژەوەندی خۆی هەبوو کە لە بەرچاویە گرت ڕۆژهەڵات ناسانی ڕووسیش تەدەخولاتی رووسیان لە تورکیا و لە ئێران و تەمان لەو سەردەمەیانی لە ئازربایجان و دوای لە مەسەلەی کورد و ئەرمەن و ئاسووریا بە شتێکی ئیجابیە زانی، چونکە ڕووسەکان هەمویان نووسەر و سیاسەتمەدار و بیرمەندیان خۆیان بە شارستانێتی ترە بینی لە بەرچاوی ئەو خەڵکەی کە هەن. لە دیدی دینی خۆشیانەوە ئەیان ڕوانیە مسلمانەکان بەوەی کە کۆمەڵە خەڵکێکی نەخوێنەوار و عەشایر و دواکەوتون. بۆیە پێیان وابوو ئەمانە کە گەمژەن کۆنەپەرستین تەمان لەسەر زاراوەی کۆمۆنیستەکان لە دوایی تر، پێیان وابوو ئەمانە لە سادەیی خۆیانەوە زۆر ئاسان کەوتونەتە بەردەستی ئینگلیز و ئەمانی گەمژە و گەوێڵ وەکو ڕووسی زرنگ و لێهات و ئاقڵ پەی بەم ململانە سیاسیە نابن. هەڵبەتە تەمان ئەمەش لوتبەرزی و غرورێکە، هەروەکو چۆن ئێستا وا تورک بۆ نمونە تەماشای کورد دەکاتەوە، پێی وایە کە ئەو زۆر زرنگ و زیت و وریایە لە سیاست زۆر سەری دەرەچێ، بەڵام کورد دواکەوت و گەمژە و گەوێڵن لەبەرەوەی نەخوێنەوارن و لە ناوچەیەکی شاخاویە ژین، پەی بە سیاست و کۆڵان و کوچەکانی سیاست نابن. ئەو کاتە ڕووسەکانیش بەو شێوەیە ئایان ڕوانی. بۆیە ئەو کەسانش کە لە نووسینی ئەمانەوە وەریان گرتووە، هەروەکو تاڵەبانی و قاسملۆ و کەمال مەزهەر و جەمال نەبەز و ئەوانەی تر کە نووسیویانە، ئەوانی شەر بە هەمان شێوە بوون. ڕووسیەکان چۆن پێیان وابوو بزاوی اسماعیلخانی شوکاک پلانێکی ئینگلیزیە، ئەمانیش بە هەمان شێوە بۆی چوو بوون. لە کاتێکا وەختێک ئێستا کە تەماشای سەرچاوە و وەسیقە ئینگلیزیەکانی ئێستا ئەکەین، یا ئەوەی کە ڕووس کەشفی کردوون، یا ئەوەی ئێستا لە تورکیا بوون بە کتێب و چاپ کراون، تەبەن ئێستا لەو ئاخیرانەیە ئەوانەش هەمووی لە تورکیاش بوونەتەوە بە وەسائقێک و بە مجەلەدە کتێب باز کراون وەکو شتێکی تاریخی. ئەبینین ئەمە ڕاستیەکی نییە و ڕق لێبوونەوەی ئەو خەڵکە لە سمکۆ بە دەردی کورد دەڵێ ئینەیەکی تایە، یعنی شتێکی تری مەخفی تایە کە غەیری ئەوەیە وا بزانرێ ئەوە تەنها لەبەرەوەیە کە ئەرمەن و ئاسووریەکانی کوشتووە، بێ ئەوەی خەڵکێک ئەمانەی کە باسیەکەن بگەڕێنەوە سەر ئەوەی کە بڵێن ئەدی ئەرمەنیەکان یا ئاسووریەکان چەندیان لە کوردەکان کوشتووە و ئەو کێشەیە خۆی چۆن سەری هەڵدا و لەو بینە دروست بووە. ئێوەش ملاحەزە ئەکەن هەتاکو ئێستاش لە سەردەمی ئێستای ئێمەشە
ڕۆژ ئاوا دائیمە کە باسی قیادەیەکی ئیسلامیەکە یا شخصیەتێکەکە کە خۆشی ناوێ دائیمە بەشێت بە خوێن ڕێژ بە توندوتیژ بە گەلۆر بە نەزانی سیاست کاڵفامی بەمانەیەداتە قەڵەم هەرچەنە شخصیاتێکی مەڕموقیش بێنی ئەو ئێستا کە باسی ئەیمەن زەواهیریەکە وەکو دکتۆرێکی کوڕە دکتۆر و خانەوادەیەکی مەشهور و باپیری وەکو گەورەترین مفتی ئەزهار باز ناکاتەوە کە باسی خانەوادەی بنلادن نکاتەوە باسیەوە ناکاتەوە بنلادن خۆی هەڵکەوتووە باوکیشی هەر هەڵکەوتویەکن و خانەوادەیەکی مەشهوریشن بەو شێوێ کە باسی هەر کەسێکەکەن لە هەڵکەوتوانی جیهانی ئیسلام ئەگەر لەگەڵ نەغمەی خۆیانە هەڵنەپەڕی بە ئاوازی ئەوان سەمای نەئەکرد بێگومان محاولەیەوەکەن بیشکێنن ئەمەش یەکێکە لە دیدی فەلسەفی سیاسی و تێڕوانینی ململانەی غەربی ڕۆژئاواییەکان بەم شێوێ تەماشاکەن تەرەفی مقابل محاولاکەن بیشێوێنن بیشکێنن بۆیە بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەڵێن شەیتانە بە شوێن کەوتوەکانەوە شەیتان پەرستەکان لە سەردەمانی کۆنی مەسیحیەکانەوە لە چرخەکانی ناوەڕاست ئاوان بە مسلمان وتووە بۆیە ئێستاش ئەو وێنە دزێ و ناشیرینە دەربارەی مسلمان لە عەقڵی باتن و دەستە جەمعی هەموو ڕۆژ ئاوایەکانە هەیە بیرمانە ئینگلیزیەکان بە شێخ عوبەیدوڵڵای نێهری و کەڵەپیاوی کوردیانەوت متعەسیبێکی دواکەوتوو بە شێخ مەحموودی حەفیدیانەوت شەرخوازە و لاسەنگە و کە ڕقی هەستا دۆ دۆشاو تێکەڵک بە شێخ ئەحمەدی بارزانیانەوت متعەسیبە یانوت شێتە لە بەرامبەریشان مەدح و سەنای ئەو کەسانیانە کرد کە هاوکاری ئەوانیانە کرد و ناویانەنان ڕۆشنبیران بە لەقەبی ڕۆشنبیران لە کوردستانە ئەیان هێنانە پێش ئەمە شتێکی ئاشکرا و دیار و زەقا پێویستی بەو هەموو وەسایقانەش نیە هەرچەندە ئێستا لە وەسایقەکانی خۆشیانە ئەو شتانە دەرەکەوێت کەوا بوو یەکەم خاڵێک کە پارسەنگی ئەمن و سەرانەی وەکو تاڵەبانی و قاسم لەو ئەوانەی لاسەنگ کردووە و نەیهێشتووە ئەوەیە کە ئەوان هەموو احتیمادێکیان کردوتەوە سەر ئەو نووسەرانەی ڕۆژهەڵات ناسانی ڕووس لە دید و تێڕوانین و پێناسەی ئەوانەوە ڕوانی ویانەتەوە شخصیەتێکی کاریزمی وەکو سمایل خانی شوکاک واتە سمکو خاڵێکی تر ئەوەیە کە ئەم کوردە ئەلمانیانە بۆ ئەوەی دۆستایەتی لەگەڵ ئەرمەن و ئاسووری ببەستن لە ڕێی ئەوانەوە بگەنە ئەوروپا کە ئەوان مەسیحی بوون و لە لای ئەوروپاییەکان بەشێک بوون لە معادلەیەک لەم ناوچانەدا ڕۆژە لە ڕۆژان و پردێکی پەڕینەوە و دەستگایەکی سیخوڕی و چەکوشێکی لێدان بوون ڕۆژە لە ڕۆژانە بنەوە بە جەیشی لیفی هەروکو ئینگلیزەکان ئەرمەنیەکانیان بەکارهێنا دواییتر و دوو لیوایان لێ دروستکردن دژی دەوڵەتی عوسمانی ڕاپەڕن و خیانەت لە خاک و وڵات و جێ و ڕێگای خۆیان بکەن و ئەو سیستمەی ساڵەهای ساڵە لەگەڵیانە ژین ئەمەش هەمووی وای کردووە کە کوردەکان لە ناخی خۆیان هەڵبەتە و کوردە ئەلمانی و مارکسیانە مەبەستم وای کردووە لە ناخی خۆیانە هەست بەوە بکەن کە لە علم نەفسا پێوترێ عوقدەی ذەمب یعنی گرێوگۆڵێکی دەرونی کە هەست بە تاوانباریەکە بێەوەی تۆ تاوانت ئەنجام دابێ هەر لە خۆی و کابرای مارکسی کە ئاسووریەکە بینێ ئەرمەنیەکە بینێ لە جیاتیەوەی بڵێ باب و باپیرانی تۆ هاتوندەیەکانی ئێمەیان سووتانوە ئەیانویست لە کوردستانی ئێمەدا فەڵەستینێکی تر ئیسرائیلێکی تر دروستکەن ئەو چاوبەرە و ژێری کابرای ئەرمەنی و ئاسووریە و هەست بە و عوقدەی ذەمبە ئەکا بەو گرێ و گۆڵی تاوانە ئەکا بۆیە هەوڵەدا خۆی لێ نزیک کاتەوە بۆی لە ڕێ ئەوانیشەوە وەکو پردێ بگاتە ڕۆژاوە ئینگلیزەکانیان وت سمکۆ هەروەها کوردەکان کۆسپی ڕێی دامەزراندنی دەوڵەتی ئاسووریەکانن لە کوردستانی ئێران ئەم بەڕێزانەی کە لەم ژوورن ئەو بەڕێزانەی کە گوێیان لە محازەڕەکانی پێشووتر گرتبوو یان ئەگەر بگەڕێنەوە سەری ئەو کاتی کە باسی ئەرمەنیەکانمانە کرد کە چۆن ڕووس هەروەها بە یارمەتی کۆنگرەی بەرلین ساڵی 1970 ویستیان دەوڵەتێکی ئەرمەنی دروست بکەن ویستیان لە کوردستانی ئێمە دروستی بکەن باکووری ڕۆژهەڵاتی کوردستان بکەن بە جێگای خۆیان ئەگەرچی ئەو کاتە ئەوان لە 19.6 دانیشتوانەکان پێک دێنا و باقیگەی تری کورد بوون ئەو قەسابخانەیەشیان دەربارەی کوردەکان دروست کرد و 700,000 کورد زیانی لێکەوت و ئاوارە بوو یان کوژرایان دەربەدەر بوو
کە باسمان کردوتمان کوردەکان لە ئاوارەی و ڕاکردووی خۆیانە ئەڕۆشتنە مووسڵ کەس نەبوو داڵدەیامدا لە سوالکردنیانە جاری و لەو سەرجادانە ڕقە بوونەوە یا ئەمردن لە برسە بە ڕێژەیەکی ئەوەندە زۆر بوو. کاتێک تەماشاکەین ئەمان بە هەمان شێوە ئەیانویست بۆ ئاسووریەکان جا ئەمە بەداخەوە ینی ئەو زۆر جارن و خوێنەرانی کوردی و خوێنەوارانی کوردی لە زۆر قوڵ نەبوونەوەیان لە مێژووی نوێی ئەو نەتەوانەی لەگەڵ کووردا ژیاون هەرچەنە بۆ خۆشیان سەر لێ شێواون ئەو نەتەوانە ئێستا مێژووی ئەرمەنی و ئاسووری و کلدان و ئاشووری و سریانی و ئەمانە نازانن. زۆر جار ئێمە هەمومان هەر لا تێکەڵاوە بێ هەڕڵین مەسیحیەکان بەڵام ئەمان بۆ خۆیان لە ناو خۆیانە ئەوەی عەلمانیە ناڵێ من مەسیحیم ئەڵێ من قەومم دواییش لە قەومیەکەڵێ کلدانم یەکێکیانەڵێ ئاشورم یەکێکاڵێ ئەرمەنیم یەکێکاڵێ ئاسووری مەریەکە تەمعان لەمانەش میلەتانێکن بۆ خۆیان بەڵام هیانە دینەکە بەسەر یازاڵە بێتەوەڵێ من مەسیحیەکی دیندارم هەشیانە هەتاکو ئێستا بۆی لێک جا ناکرێتەوە بۆیە ئێستاش ناوی خوانن کلدۆ ئاشووری یان لە وەسائقەکانە غەرب پێیانەڵێ ئەکەدیەکان بۆی بیان جۆڕنەوە بۆ سولالەیەکی زۆر کۆن بڵن لەوێوە ئێوە لە قوپۆپتان لێ گوێ بۆتەوە. ئینگلیزەکانیان وت سمکۆ و کوردەکان کۆسپی سەرڕێی دامەزراندنی دەوڵەتی ئاسووریەکانن لە کوردستانی ئێرانە عنی لە ئازربایجانە کەوا بوو ئەوان بەرنامەیانە کێشا بۆ ئەوەی دەوڵەتێکی تری ئەم جارە ئەوەی ئەرمەن ناکە لە باکووری کوردستانە یانوێز دروستیکەن بۆ ئەرمەنیەکان ئەم جارە لە ڕۆژهەڵاتی باکووری کوردستانە دروستیکەن بۆ ئاسووریەکان بەڵام هەستیان پێکرد کە کوردەکان لەو کاتەشە خوای پەروەردگار ئیرادەی وابوو کە سمکۆ یەکێ لە پیاوە ڕەشیدەکانی کورد و پیاوە کاریزمیە بەهێزەکانی کورد لەو ناوچەیە هەبێ بۆەوەی ببێ بە کۆسپی ڕێفعلەن بۆ دروست نەبوونی ئەو دەوڵەتە ئاسووریە مەسیحیەی کە ئەرتەدۆکسی بوون کە ئەیانەویست رووسیا بە هەموو شێوەی پشتیەگرتن خاصەتەن پاپای ئەرتەدۆکسەکان لە مۆسکۆوە تەوجیهیە کردن. بۆیە ئەبینین لە راپۆرتی ئەفسەرانی ئینگلیزە مەندووبەکانیان سەفارەتەکانیان قونسوولەکانیان لە دیمەشق لە مۆسڵ لە ئەستانە لە تەورێز لە ورمێ لە تارانەوە ئەوانەی کە لەسەر ئەو فترێ لەسەر سمکۆ نووسیویانە هەمویان دژی سمکۆ نووسیویانە یەکیان ئەڵێ متعەسیبی محەممەدیە یەکیان ئەڵێ دوای شۆڕشی سووری سۆڤێتی ئەڵێ ئەمیش سوپای سەوز تەشکیلەکە یەکیتر نووسیوێتی سمکۆ خائینە یەکی کە نووسیوێتی غەدارە ئەم عیبارەتانی کە ئەهێنمەوە هەمووی لە وەسایقی ئەوانە هێناومەتەوە متعەسیبی محەممەدی خائین غەدار خوێنڕێژ هەلپەرستی ئینتیهازی شێت ئەم شەش لەقەبەی کە هێنامم شەش ناو ناتوورە و ناوزەتکردنە هەمووی لە راپۆرتی ئینگلیزەکانە هەیە بە شێوەیەکی مجمەل بە شێوەیەکی گشتی هێنامەوە بۆ ئەوەی کەمترین زەمانمان بوێ